ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ بۆ بەرنامەی ئەو جارەمان بەرنامەی هەگبەی بیرەوەری شۆڕەسوارێکی قەڵاتزێ بەرنامەی دووەم میوانداریمان کردووە لە بەڕێز مامۆستا ساڵح مەلا دڵگەی. مامۆستا گیان بەخێر بێ. سپاسانەکەم ڕستانەیە. ئێستاش باسێک لە ژیانی مامۆستا. مامۆستا ساڵح مەلا دڵگەی ناسراو بە هاوڕێ نادر لە ساڵی 1956 لەدایک بووە لە قەڵاتزێ. قۆناغەکانی سەرەتایی لە قەڵاتزێ خوێندووە، ئامادەیی لە سلێمانی خوێندووە، زانکۆی بەغدادی تەواو کردووە، بەشی کارگێڕی و ئابووری. دواتر بووە بە پێشمەرگە و بووە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامۆستا گیان دووبارە بەخێر بێ. سوپاسانەکەم. منیش سوپاسی ماڵی کەلەپور و ڕۆشنبیری قەڵاتزێەکەم. دەستیان خۆش بێ بۆی کە ئەو دەست پێشکەریان کردووە بەرنمەیە ئامادەیەکەین کە تقریبان بڵێن مێژوویەکی شەفەهی و زارێکی منتقی پشتدەرە لە ڕێگەی ئەو کەسانەوە کە لە ناو منتیقەکە بوون و ژیاون و شاهیدی زیندوی ئەو مێژووە بوون. منیش سوپاسانەکەم بۆی کەم بەرنامە. زۆر بەخێر بێ. ئەگەر ئامادەبی دەست پێ دەکەین. فەرموو. ژیانی منداڵێت ئەو کاتی بیریۆرەکانی ژیانی منداڵت بۆمان باسکە ئەو کاتە چۆن بوو؟ بەڵێ. یعنی ئەوەی کەوەکو زاکیرێکە من بیرم بێتەوە هینی بیدایەتی 1960 یعنی بڵێن 62-63 ئەو کاتانە کە شەردەستی پێکردەوە لە نێوان عەبدولکەریم قاسم و لە نێوان بڵێن ئەو کاتە بڵێن هێزی پێشمەرگە دروست بووە لە کوردستانە. بیرەوەرەکانی من ئەو کاتەوەی کە بێتەوە خەیاڵم یەکەمین جار کە من چوون بۆ پۆلیەکی ابتیدایی باوکم لەگەڵ بڵێن سلاحی برامە بردمی دەستی گرتم بۆ مەکتەب و لە بەردەم مەکتەبەکە ئەو کاتە کامیرای سێپەیە هەبوو، پەڕۆیەک بوو کابرا چۆ بەسەری خۆیان و ڕسمەکە یەکگرتین و ئیتر ئەو ڕسمەیە هێشتا ماوەکو یادگاری یەکەمین ڕسمەوانە. لە ئەو ساڵانەی هەشتاکانە ئەوە بیریە کە تارە هات قەسفیە کرد. ئیتر لەوانەیە مەسەلەن لە ساڵانی بڵێن 64 بوو بێت، 67 بوو بێ، 68 بوو بێ. بەهەرحاڵ ئەو کاتانە کە ئەم شەڕ و هینانە بوو ئەو یادەوەرانەمێ خەڵکی گەڕەکەڕانەکرا هاتنە ماڵی ئێمەوە یان قورئانە گەورەکەی مامۆستا ئەمان پارێزێت، یعنی بڵێن خەڵک ئەوە ئەو یادگارانەیە. هەر لە ساڵانی 60ەکانە وەکو بڵێن ڕووداوێک کە هینێکی خۆش بۆ هینی شخصی خۆم، ینی کاوەکو نوکتەش وایە. ئاغایەک لە پێماڵک مردەبوو، ئاغایەکی هەرحاڵی سەر من نازانم ناوی چی بووە، هینی بووە. خەڵکی قەڵاتزێ و کاتە سارە و شت نەبوو، هەموو بە پێ لە قەڵاتزێەوە لە ناو شارەوە چوون بۆ هینەکە. ئێمەش بڵێن ڕۆشتین، باوکمان لەگەڵ پیاوەکانە ڕۆشتبوون، میش لەگەڵ دایکم و پورم و ئەوانە لەگەڵ سەلاحی برامە لەگەڵ مناڵی هەموو قەڵاتزەیە چوونە ناو باخ و بێستان و هەچی کۆخ و قەیسی و ترێ و نازانم چی ئەو باخە بوو هەموویمان ڕنیەوە، مناڵە ورکەی قەڵاتزێمانە. سوتفە من دەفلیسیەکم دۆزیەوە لە عەرزەکەیە، سەلاحی برام لێی سانم، ئەیتر منیش تۆڕە بووم و ڕام کرد بە دوایە، ئەویش ڕای کرد چۆ ناو ژووری ئەو ژنانەوە کە بۆ تەعزیەکە هاتەبوون. هەموو پرچیان درێژ بوو، زکر و هینیان نەکرد، ئاوا بە پرچی درێژەوە هینیان نەکرد. ئەوە ترادیشنێک بوو کە ئەو کاتە لە تەعزیەکانە ژنان ئاوایان نەکرد. ئەیتر پورم یادی بەخێر ڕای کرد، ئەوانە وتی ئەیڕۆ کوڕی مەلا حەیان بردین. ئیتر ڕای کرد بۆ من، وتی ئەمە چییە؟ وتم من دەفلسم دۆزیوەتەوە سەلاحی برام لێی سانوم. وتی باشە ئەمە 50 فلس تۆ حەقن نەبێت، دانیشە لە شوێنی خۆ. وتم نا 50 فلسم ناوێ، بەس دەفلسەکەمەوێ. دوای پورمە چوو بۆ لای سەلاحی برامی، وها ئەمە دەفلس، ئەمە 50 فلس تۆ دەفلسەکەی بەویژ نایەمێ. بەهەرحاڵ یعنی وەکو هینێکی خۆشی یادەوەری ئەو کاتانە. ئەمە بڵێن هینی تافی مناڵەتی. یەکەمین تاریخ کە من بیرم لە مەکتەب لە ساڵی 1968 بوو. مامۆستا ئەوەم بیریەکە لە سەر بڵێن تەختە ڕەشەکە نووسی 1968. ئەمە یەکەمین یادەوەری منەکەوە بێ. وابزانم یا 68 بوو یا ساڵی 69 بوو، لەوانەشە ساڵی 69 بێ. جێژ لە قەڵاتزێ گەڕایەوە، کە جێژ لە قەڵاتزێ گەڕایەوە حکومە وتی من معاشی هەچی موەزەف بێ نایەم،
هەچی ئەوەی موچەخۆری حکومەتە ئەبێ لە قەڵازێ نەمێنێ بۆی بێ موچەکانی وەرگرێ. ماڵی ئێمەش چوو بۆ سلێمانیا، باوکم بڵێن کە مەلای مزگەوتی گەورەی هین بوو لە سلێمانیە، لە مزگەوتی دوو دەرگایان پێوت لە تەنیشت وتێل شعبەوە، لەوێ پیانەوتین ماڵە ئێرانیەکە. پیانەوتین ماڵە ئێرانیەکە، مناڵی گەڕەکەکەش عەزیەتیان نەکردین. بەڵام ڕۆژێک من و سەلاحی برام بووین، ئیتر کە لە بازارەوە هاتی بە دەرگایەکەمی مزگەوتەکە، لە دەرگای دووەمەوە هاتیتەوە بۆ ناو هین، مناڵەکان بۆمان دانیشت بوون بۆەوەی کە عەزیەتمان بەناوانە. ئیتر ئێمەش ملی یەکێکمان گرت و زۆر بە بۆ کە سلێماننا، ئیتر مناڵەکان هەمووی ترسان، ئەیانوت ئەم ئێرانیانە زۆر هینن، ترسناکەن، ئیتر مناڵەکان نەوێرن. ئیتر لەبەرەوەی مەسەلەن زمان و لەهەجی قسەکردنی ئێمە وەکو بڵێن کوردستانی ئێران بوو، ئیتر نازانم بەرحاڵ ئەوان پێوتنیان هەموو ماڵە ئێرانیەکە. بەڵێ ئەوە بڵێن تقریبەن وەکو خولاسەیەکی ئەو کاتانەکە هین بووە. ئەوەش بڵێم کە ئەو کاتانە مەسەلەن قەڵازێ وەکو شارەدەیەک بوو، یعنی هینێکی لادەیەکی گەورە بوو. مەسەلەن لە ماڵی خۆمانە ئێمە زۆربەی ماڵەکانە مانگا هەبوو، مەڕووماڵات هەبوو، گاڕان هەبوو لە قەڵازێ، مریشک و پەلەوە ڕۆ قاز و مراوی و بڵێن ئەمانەمان هەبوو لە ماڵەوە. یعنی ئەمە بڵێن وەکو بارودۆخی ئەو کاتە کە هەبوو. ئەوەش بڵێن مەسەلەن هەر لە شەستەکانە وەکو تاریخی سیاسی هەم عێراق و کوردستان حرەکەی کوردایەتی بوو بە مەلایی جەلالی، حیزبی شوعی بوو بە قیادە مەرکەزی و لیژنە مەرکەزی، قەومیەکانی عەرەب کە یعنی جەماعەتی عەبدولسەلام عارفوو کە سەر بە جەمال عەبدولناسری میسر بوو لەگەڵ باسیەکانە، ئەوانە بەیەکەوە عەبدولکەریم قاسمیان ڕوخان و کوشتیشیان. دوایی ئەوانیش لێک جیابوونەوە، یعنی هەم حرەکەی قەومی عەرەب جیابەوە بوو بە دوو بەشەوە دژ بە یەک، هەم شوعیەکان جیابوونەوە بوون بە دوو بەشی دژ بە یەک، هەم حرەکەی کوردایەتی جیابەوە بوو دژ بە یەک. ئەوەم بیریە لە 68 بڵێن ئەوەی کە پیانەوتن جەلالیەکان و لە پاڵ حکومەتا بوون و ئاغاکانیش لە پشدەرا چەکدار بوون لەگەڵ حرەکەی مام جەلالە، تقریبا تەواوی شارەکە بەدەست ئەوانەوە بوو، لە ژێر کۆنتترۆل و دەسەڵاتی ئەوانە بوو. بیرمیە لە شەڕێکە لەم لادیانەی دەوروبەرە، یەکێ لە کوڕە ئاغاکان کوڕێکی گەنج بوو کوژرا، ئەوم بیریەتەوە کە لە ماڵەوە وەکو چۆن بڵێ ئایان ناسی دایکم و پورەکانم وتیان حەیف بۆی کە کوڕێکی گەنج بۆ و هین بووە. جلو بەرگەکەی ئەویان هێنا ماڵی ئێمە کە بین بە ماڵی فەقیر و شت، لە جلەکە دیار بوو کە فیشەکێ یا بەرسکی کەوتۆ لە پشتەوە هاتوۆتە دەرەوە، یان لە پشتەوە لێدرابوو لە سکیەوە هاتوۆتە دەرەوە. ئەوەم بیریەتر ئەو جلانان بە خەڵکی فەقیر و ئەوانە، ئەوە بڵێن ئەحداس و ڕووداوەکانی ئەو کاتەیە. دەستەکان خۆش بێ. ئەی لە کاتی گەنجیتدا ئەو ڕووداوە خۆش و ناخۆشانە چ بوون بەسەر قەڵاتجێدا هاتن؟ بڵێ یعنی من لە 1970 کە بەیاننامە 11 ئازار خوێندرایەوە و ئەوەی ئەو فترەی کە پێڵێن حکمی زاتی بوو مەرحەلەکە 70 بۆ 74 و فترێ لە هەفتە من تەمەنم 14 ساڵان بووە، موالیدی 1956م. یەکەم ساڵیشم بوو کە بچمە پۆلی یەکی بڵێن متەوەستە بە حسابی ئێستا بێتە پۆلی حەوت. پێش من خوێندنی ناوەندی هەمووی بە عەرەبی بوو. لە ساڵی 1970 بێژگە لە سەرەتایی کە کوردی بوو ناوەندیەکەش کرا بە کوردی. ئێمە ئەو کاتە کتێبی کوردی نەبوو، مەجبور بە مەلزەمە و بە مەلزەمە لە سلێمانیەوە تەبعکرا و دەرسەکانیان بۆ ئەناردین، ئەمان خوێند ئەو کاتانە. بڵێ ئەمە لە 1970 ئەم کاتانە هاوینەکانی من لە حوجرەی فەقەیان، هەر بڵێن کە باوکشم لەوێ مەلای مزگەوتی گەورە بوو، لەوێ دەرسی جزوی عەممە و ئەمانەمانە خوێند، هاوینان بەڵێ دەرسی ئاینیمانە خوێند. دەرسەکەش بڵێنەوە بوو کە قورئانیان فێرەکردین، جزوی عەممە و ئەم شتانەوەی کە یەگەیتە مریشکە ڕەشا بۆ ئەم مریشکە بەری بۆ مەلایەکەیە بۆ فەقەی کە دەرسی پێوتیەوانە. بڵێن وەکو حادیسەیەک یەکی لەو فەقانی کە دەرسی بە منەوت ئەو کاتانە
عزیەتدانی تەلەبە هەبوو جاوم بیرچوو لە مەکتەبی شەروا بوو ولا هینی شەهروا بوو لە حوجرەی فەقیانی شەروا بوو ئیتر زلان لێ پێکێشای عزیەتیانی ڕوحیانایی ئەمە چێتۆ ئاەتەکە باش لەبەر ناکە یان لە مەکتەب مەسەلەن دەرسەکە باش ناخوێنی لێدان و شتانە دای منیش هاوین بوو لە مزگەوت ئەو مامۆستایی کە دەرسی پێوتم یعنی پیانەوت مستعیت یعنی ئەوەی کە دەرەجەیەک لە فەقەیەتی چۆتە پێشەوە بۆی ببێ بە مامۆستا پشتێن و شتەکەی کردبەوە لە شوێنە جل و شتەکانی کردبەوە بۆی کە فێنک بێتەوانە منیش چوون بە چەقۆیەک هەر هەموویم بۆ هەڵدڕی چوو بشکاتی لە باوکم کردوت بێت تر باوکم بە منی وتیمە بوا کردوت ماخل لێمەیە منیش بڵێن ئەوە ویستمە ئەوە تۆڵی خۆمی لێ بکەمەوە ئیتر باوکم مەجبور جلی و پشتێن ومانی بۆ کڕیوە لە قەڵازێ من بیرمێ لە پۆلی یا 5 یا 6 ابتیدایی بووم مامۆستای گەستا یادم بیرم نەماوە تازە دەرسی پیانەوە دەرسی زانیاری هاتبوو بڵێن لەیەکەوە تا پۆلی 4 دەرسی زانیاری تیانە بوو ئەوی کە پیاڵەن علوم تر لە پۆلی 5 دەرسی علوم هاتبوو ئیتر ئێمەش دەرسێکی تازە بوو هیچم لێ نازانی لەو هینی علومە ئیتر ئاتیادی ئەوە باید دەست بکەیتەوە دوودار لەم دەستە و دوودار لەم دەستا باید لێبێ ئەو کاتە ئاوا بووم جاندێ لە مامۆستاکان قەڵەمیشانە خستە ناو دەستەوە ئاوان لێ کردی هێنی لە مامۆستاکان ئاوا ئێران ڕای کێشای بووی کە عزیەت خۆی تەمانەنی تەعزیبێ بوو بۆ خۆی خوێندن ئاوا بوو ئەو کاتانە لە شەستەکان و تا تۆزێت لە هەفتاکانی شار ئەوەی تیاما بوو بەرحەڵ من لە کورسی پێشەوە دانیشت بووم ئاوا وەختێک کە جەڕەسی لێە کە ئیسراحەتە مامۆستاکە یەک زلەی لێیان ینی ئیتر ئەمە قەت بە حیاتم لە بیرم ناچێتەوە ساڵ هات و ڕۆژ دەوانە من لە کۆتایی هەفتاکانە لە سلێمانی ئەو مامۆستایان بینیەوە ئیتر بە دوای ڕۆشتم وتم زانم ئەچێتە چ ماڵێکەوە بۆی هیچ نەبێ مەسەلەن دوو قسەی ناخۆشی پێ بڵێم تۆ ئاوای لێ کردوم ئیتر تووشی برادرێ بووم وتی نەکە ئێمە نەخۆشی دڵێتی عملیات کراوە هەر قسەشی پێ بڵێ نەک دەستی بگەێنی لەوانەیە بمرێ بەسەر تو ساغ بێتەوە بەرحەڵەمە هینی تافی لاوێتی و تافی هینی ئەو کاتەی کە لە 1970 بوو لە 1970 کە حکم زاتیەکە بوو خۆی بەواقعی بەشی جلالیەکە زۆری کوردستان لەژێر دەسەڵاتیا بوو تقریبا زوربەی حیزبەکەشە لەگەڵ جلالیەکان هەبوو کە مەکتەب سیاسی وانە بوو بەڵام بۆچی حکومەتی بەعەس لەگەڵ مەلا مستەفا حکمی زاتی و ئەم ڕێککەوتنیان کرد لەبەرەوەی یعنی ئەو باڵەی پارتی کە سەر بە مەلا مستەفا بوو لەگەڵ شای ئێران و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەمانە بوو طبعا لە ژێریشەوە ئیسرائیلیش بۆمانە ئەمە لەگەڵ دوژمنایەتی هەبوو لەگەڵ حرەکەی قەومی عەرەب و لەگەڵ حیزبی بەعساکە نوێنەری حرەکەی قەومی عەرەبە و تازەهاتۆتە سەر دەسەڵات و تەئمیمی نەوتیان کردووە و عەلاقاتێک و پەیوەندیەکی زۆری لەگەڵ ئیتیحاد سۆڤێتی ئەو کاتە بەرقەرار کردبوو وتی بۆی ئەم گەڕوگێچەڵە و کێشەیە لە کۆڵم بێتەوە و ئەمریکا و ئیسرائیل و شای ئێران شەڕم پێ نەفرۆشنیان لە عێراق بگەڕێنی تر ئەوە بوو حکمی زاتێکەوە بوو ئەو کاتانە من بیرمێ لە هەفتاویە کە یا لەوانەشە هەفتا بوو بێ نازانم بڕیارێک دەرچوو لە سەرکردایەتی بارزانیەوە بۆی کە ڕەشبەڵک لە منطقەی پشدەرا مەمنوعە تا ئەو کاتە بڵێن لە لادیەکانە ئاوە باو بوو هەر ژن و ژنخوازیەک بواە خەڵک ئەبواە یا خوشکی خۆی لەگەڵ بواە یا خێزانی خۆی لەگەڵا بواە یا دایکی لەگەڵ بواە بچووبایە بۆ ڕەشبەڵک و ئەوە چۆ دەستی خوشکی خەڵکی تر و خەڵکی تریش کوڕی تریژە هاتە دەستی خوشکی ئەو شتێکی زۆر ئاسایی بوو لە ناو کۆمەڵگەکە بڕگاریان نا من بیرمێ ئەو کاتە حەسۆی مێرەخان وەکو بڵێ ئامیر هێزی ناوچەکە بوو سەرداری ناوچەکە بوو مەلا مستەفا داینابوو مەفرەزەیەکیان نرد بەوەی کە لە سەنگەسەر ڕەشبەڵەکە بچن لەوێ تێکی بەنوو نێڵن و مەمنوعیکەن چوبوون پێشمەرگەکان لەوێ چوبوونە ناو ڕەشبەڵەکەەوە و بخۆیان هەڵپەڕیبوون ئیتر ئەو پێشمەرگانیان دوایی هین کرد عەزیەت داوتیانەوە ئێمەمان نردومانە بۆی کە و قانونە تەطبیقکەن بۆ خۆتان هەڵەپەڕن ئەنجا ئەم لە هەفتا بۆ 74 یەکێ لە شەرتەکانی حکوومەتی بەغا ئەوە بوو کە بێ جارێکە ئیسلاحی ئەرازی کە ئیسلاحی ئەرازی لە 1950 و 60 ئەمانە لە عێراق کرابوو بەڵام سەر سنوورەکان بە حکمەوەی کە حرەکەی پێشمەرگایەتی وانی تیا بووە و سەیتەرەی دەوڵەتی مرکزی تیانە بووە یعنی نیظامی ئاغایەتی و فەلاحیتی هەرتیا مابەوە
ئەو کاتە حکومەتی بەعاز ینی کردی بە مەرجێکە بێ ئیسلاحی زەراعی بکرێتەوە و فەقەراتی ئیسلاحی زەراعی بۆ ئیزافە کرد بەهەرحاڵ ئەو کاتانە عەرز و ئاوەکان هەمووی هاتەوە دەست حەرەکەی فەلاحیەکەەوە بڵێن بەسینەکانەوە ینی ئەمە قەزەیەکی کە حەرەکەی فەلاحی لە پشتدەرە 4 قۆناغیە بۆ قۆناغێک لە 1950 بۆ 900 بڵێن 61 و 62 ئەو فترەیە کە حیزبی شوعی دەوری زۆر تیابینێ ئاغاکان هەمووی ڕاکەن لە دەست فەلاحەکان وەچنە ئێران و چەکدارە بن ساواکی ئێران ئەبێ نیشای ئێران چەکداریانەکە دوایی یەنەوە لەگەڵ هێزی پێشمەرگەی پارتیا ئەرزوواوەکە لە فەلاحەکان ئەستێنەوە و بڵێن دارکاریانەکەن و هێنێکیان لێ کوژن و تاوەکو 1970 لە 1970 قۆناغی سێەمەکەیە کە ئاوا بەپێی ئەوەی کە حکومە زاتیەکەی کە لە فەقەراتەکانیەوە بۆ ئەرزوواوەکە کەوێتەوە دەست فەلاحەکان جاریشکە لە مەرحەلەی چوارەمە لە 76 و 77 کە بزوتنەوەی چەکداری دروزە بێتەوە لە کوردستانە هی تازە ئیتر بڵێن حکومەت دێهاتەکانە ڕوخێنەوە تەعویزیان هاتێ حکومەت ئاغاکان چەکدارەکە وهێنێ لە ئاغاکانیش ئەچنە دەرەوە بۆ هین بە هەردوو لە زەخت لە فەلاحەکانەکە نەڵێن ئەو تەعویزەیە کە مەسەلەن ئۆردوگای پێماڵێک دروست کرا بوو ئەو کاتە ئەیانوت حکومە حەقێتی یعنی ئاغاکانیان و حکومە با تەعویز بە فەلاحەکان بۆی خانوو بکەن و پاریان باتێ بەڵام تەعویزی مڵک و ماڵەکەیان زەویزار و باخەکانیان مەڕووماڵاتەکانیان ئەوەی هی خوان نییە ئەوهی ئاغاکانە ئەبێ ئەو تەعویزە بنەوە بە ئێمە بێژگەلەوەی دیهاتەکانی دەوروبەرشی نەبێتەوە حرەکێکی فەلاحی بوو کە لەم مەرحەلەی سێەمەیە باوکمیش دەوری تیابینیەوە لە ناو حرەکەی فەلاحی پشدەرە و منی ژۆک و شخصی خۆم دەورم تیابینیەوە کە دواتر لەوانەیە باسی بکەین کە چون هەرێمی جوتیارانمان دروست کرد دوای بوو بە تیپی 16 جوتیاران مەرحەلەی چوارەمی حرەکەی فەلاحی پشدەرەکە ئەوەیە کە لە 1990 کە لە دوای ڕاپەڕینە لە کوردستانە خەڵکەکە ئێوێ بچێتەوە سەر لا دێهاتەکان ئاغاکان ناهێڵن ئەڵەن ئەو دێهاتانە هی ئێمە ئێوە بۆتان نێبچنەوە ئیترە و کاتەش بڵێنەوە مەرحەلەیەکی کە هیوادارمیەوەش لەو هینا ئەوانەی کە دەوریان بینیەوە لەو قۆناغە جیاجانەی ئەو حرەکەی فەلاحی پشدەرە بتوانن لە بەرنامەی ئاوە یادەوەریە بەشداریان پێ بکەن. ئەو فتری 1970 پەرسەندنێکی ئابووری زۆر تەواو لە کوردستان و طبعاً لە سەراسەری عێراقان بوو پارەیەکی زۆر هەڕژا ناو عێراقەوە لە بەرەوەی نەوتی تەئمیم کردبوو یا خۆماڵی کردبوو پارەی نەوتەکە هەموو یەگەڕایەوە ناو خەزێنی دەوڵەت ئەو کاتە کە من باسم کرد لە شەستەکانە مەسەلەن ماڵی ئێمە مانگامان هەبوو هەموو ڕۆژێ من ئەبووە بەیانی زوو مانگاکە بڕەتێنم تا لای قەڵات لەوێەوە لە ماڵانی تریشەوە کوڕانی گەڕە کۆمانە یان کچان مانگاکانیان هێنا و لێەوە کەسێکە بوو گاوان بوو ئەی بردنە و دەشتە و تا ئێوارە ئەی لەوەڕان و دوایی ئێوارە هاتنەوە لە 1970 ئەمە مەمنوعە نابێ ئەوە هەبێ ئیتر بیر ئەکرایەوە کە لە بەری سەرکە بکان لەو بەرەوە بڵێن تەویلەیەکی گەورە بکرێ هەر کەس کە مانگای هەبێ بچێت لەوێ مانگاکەی بدۆشێ و بێتەوە ئەوەش عملی نەبوو کەس قەنەعەتی پێنەوە بەڵام هێواشێواش ئەمان هین کرد ناو شاری دوورکەوتەوە ئەوان لە نان دوورکەوتەوە ئەنج مەسەلەن بیرمی ئەو کاتانە ئیتر هین هات بڵێن شارەوانی خۆڵی ماڵان و خۆڵ و خاشاکی ماڵان و زبڵ و ئەم شتانەی کۆ کردەوە تراکتۆرێک بوو ئیتر عارەبانیەکەونی کە بە پشتی هینەکەەوە تراکتۆرەکە ڕۆژ دویتر خەڵکیش لە ماڵەوە هاتە دەرەوە تەنەکە خۆڵەکەیان ڕشت بۆ هینەکە ئەنج بیرمیەیەکێ لەوانە مەسەلەن حەمەی ئایشێ کە کەسێکی زۆر بەناوبانگ و یادی بەخێر کەسێکی زۆر قسە خۆش و ئەوانەش بوو خۆشی بڵێن وابزانم لە حیزبی شوعی بوو نوێژ و ڕۆژوانی نەکرد بەڵام کەسێکی زۆر ئیجتیماعی بەڕێز بوو باوکم لێ پرسی کاکە حەمەتۆ لەگەڵ نوێژ و ڕۆژوەکان لە چیایی وتی وەڵاهی قوربان من نوێژان ناکەم بەڵام ڕۆژوان چاک دەخۆم ئیترەوەکو نوکتەیەکی خۆش و هەزەلی و ئەم هینانە ئەمە تۆزە لەم یادەوەری و لەم تاریخی ئەو کاتانەشە ئەوەش بڵێم کە ئەو کاتانە حرەکەی لە لادیەکانەوە بەباری کەر و ئێستور و وڵاخ و ئەوانە مەسەلەن لە تەماتەوە لە ترێەوە لە تووری بێگەڵاسیەوە نازانم لە تەماتەی هەڵشۆ لە چیەوە لە هەمووی ئەوانە هاتنە ناو شار و ئیتر بەسەوە بەسەبەتە فرۆشن و ئیتر جاریوا بوو مەسەلەن بڵێن ماڵی ئێمە کە میوان شتمان زۆر بوو جاریوا بۆ بە بچی قەرتاڵەیەک یان سەوەیەک یان سەبەتەیەکی گەورە لەوانە بکڕی لە هینەکان ئەوە
ئیتر بڵێن هەر لەم پەرسەنی ئەوەشم بیریەکە لە بەحری دوکان ڕاوی ماسیە کرا ماسی هوملایانە هێنا مەسەلەن نیوا بوو 90 کیلۆ 100 کیلۆ بوو ئیتر بەم شارەیان بڕێەوە و بە کیلۆ چوون ئەمان کڕی ئەوە پەنیری پێستەی پەنیر لە لادیەکانەوە هاتوو لە دوکانەکان ئافرۆشرا ئەمە بڵێن بەشەکە لە تاریخی ئەو کاتەی پشدەر. دەستەکان خۆش بە ماوەسەگیان تۆ لە بنەماڵەیەکی ئاینی باوکت مەلا بووە چۆنە هەڵگری ئەمبیری سۆشیالیزم و چەپڕەوی ئەوە خۆی بڵێن هەتا من لە بڵێن بینی هەفتا بۆ 74 خەریکی نووسینی شیعر و کورتە چیرۆک بووم یەک دوو بەرهەمیشم لە ئەو کاتە جەریدی هاوکاری هەبوو لەگەڵ مجەلەی بەیان هەبوو لەوانە بڵاو کردوتەوە وەختی خۆی ئەو کاتانە یاری مەسان بڵێنێکی لەوانش مەسەلەن شعرەکە بۆ کوردایەتی و بۆ حرەکەی کوردایەتی ئەو کاتە کە بڵێن نووسیمە ئێستا نەماوە بەرحاڵ دەفتەرێکی هین بوو بیرمیە مەسەلەن کە لە 75 چوون بۆ ئێران شعرەکەم بۆ نەنکم وتووەکە نەنکم نەهار لەگەڵمانە بۆ ئێران ئەو کاتانە ئەوە بوو کە ئەو بزوتنەوە چەکداری مەلا مستەفا لە 75 کە هەرسی هێناوەوەی کە پێڵێن ئاشبەتاڵ ئێمە هەمومان هاتینەوە ئەوە خۆی نەکرد فکری منی گۆڕی فکری نەوەیەکی زۆر لە کوردستانە کە ئەو کاتە بڵێن گەنج و لاو بووین بوو بە نقطەیەکی زۆر مهم بۆەوەی کە ئەفکارمان بگۆڕێ ئەمە یەک دووەمیش ئەو کاتانە حیزبی شوعی لەگەڵ حیزبی بەعسا لە عێراقا لە جەبهەیە بوو مەقەڕیان هەبوو لە قەڵازەیە ژوورێکیان کردبوو وەکو ئەم ماڵی کولتور و هینە ئێمە کە بڵێن شعرمانە نووسی و چیرۆکمانە نووسی و خەریکی ئەدەب و شعر و ئەوانە بووین ئەوان داوەتیانە کردین بۆەوەی کە لەوێ شعر و چیرۆکەکانمان بڵێن و ئەیتر بیرمیە مەسەلەن مامۆستا کەمال میراودەلی بوو مامۆستا ڕەفیق سابیر بوو مامۆستا عەلی ئەمین بوو عەلی جەزا ئەمین ئەوانە هەڵسەنگاندیان بۆ ئێمە کرد من بووم محەممەد ڕەنجاو بوو خەڵکی تریژ بوو بەرحاڵ من ێستا زاکیرەم یادم نەماوە کۆمەڵێکی ئاوا بوون ئەو کاتە لەو شوێنانەشان متەئەسیر بووم بە ئەفکاری ئیشتراکی و بەهینەوە بەڵام ئەوەی کە ئەسڵی ئەوەیە کە حەڕەکەیە گوەکو و دیوارێکە ڕوخەیە تۆ بەخۆ تاچیتەوە دوای ئەوە چوون بۆ سلێمانی کە چوون لە سلێمانی لەوێش لە یەکێتی نووسەران و ئەدیبانی کورت هەبوو لە سلێمانی ئیتمیش بە حکمیەوەیەوە کاڵم لە ئەدەب و مەدەبە حەزم لێ کرد چوومە ناو ئەوانەوە لەوێش سەیرم کرد زوربەی ئەدیب و شاعیر و شتەکان ئیتر خۆیان بە سۆشالیست و بە کۆمۆنیستەوە زانین جا قسمێک لەگەڵ حیزبی شوعی بوون قسمێکیش لەگەڵ کۆمەڵی ڕەنجدەرانە بوون کە لەگەڵ یەکێتی نیشتیمانیا بوو ئیتر بە هەر سەرەکەیەوە هەر هەمووی ئیتر باسی سۆشالیزم و مارکسیەت و ئەو شتانە بوو مۆد بوو ئەگەر تۆ سۆشالیز نەبووی تا ئەو کاتە نەوعی عیب بوو ئاوا یعنی شەپۆلێک بوو هاتە بوو فکرەکە ئیتر بڵێن مەش لەگەڵ ئەو شەپۆلە بەرحاڵ بەرکەوتی ئەو شەپۆلە کەوتین و دوای وەکو هەڵامەت و نەخۆشی کە تووشەبی بەرن نایە مامۆستاگیان ئەوە بوو لە دوای ڕاپەڕین تۆ کۆچت کرد بۆ ئەوروپا هۆکار چی بوو؟ بەڵێ یعنی خۆی بڵێن بەر لە ئەوەی کە بڵێن من بڕۆمە دەرەوە ئەمە بڕیارێکی سیاسی بوو ئێمە بڵێن لە قەڵازیە لە ساڵی 79 یا 78 یان لەبینی بڵێن 78 و 80 ئێمە ڕێکخراوێکمان هەبوو بە ناوی ڕێکخراوی بروسێک بڵێ یادیان بەخێر مامۆستا محەممەد سوڵتان کە لە شەڕی نێوانی یەکێتی و ئیسلامیەکانە لە ڕانیە لە فکرەکەم لە 93 بێ تیرۆریان کرد مامۆستا سعیدی مەلا عەبدوڵڵای گەناوێ کە مامۆستا حەمید کە پێشتر بەرپرسی وەحدەی ئیداری ڕانی و پشدەر و ڕاپەڕین بوو برا گەورەی ئەو بوو ئەو کە ئێستا لە ژیاندا نەماوە ئەو زەنم بە نەخۆشی بە سەرەتانی ماعیدە مرد لەگەڵ عەبدوڵڵا ساڵح کە من ناسراوە بە خاڵە عەبدا ئێستا لە لەندەنە لە ژیانە ماوە و تا ئێستا شەر هاوڕێی منە و هاوڕێی فکری و سیاسیشمە بێجگە لە هاوڕێی اجتماعی ئێمە ئەو هینەمان دروست کردووە بەمە ئێمە چوینە ناو پەیوەندیمان کردبەیەکێتی و چوینە دەرەوە بۆ پێشمەرگایەتی و بەرحاڵ لە ناو هەرێمی جوتیارانەوانەوە گە فرسەت بوو دوایی یینەوە سەری باسیەکەین بەڵام دوایەوەی کە ئێمە دانیشتین لە پێشمەرگایەتی
کە بەشداری ئێمە لە ناو هەرێمی جوتیارانە بە بنبەست گەیشت ئێمە دانیشتین وازمان هێنا من 6 مانگ لە بێژێ بووم دوایی چوومەوە ناو شار لە ناو شارە چوینە ناو ڕێکخراوەیەکەوە بە ناوی کارگەران بوو دوایی ئەو ڕێکخراوەش هەڵوەشایەوە کۆمەڵێک ئێمە هاتیینە دەرەوە ڕێکخراوی ڕەوتی کۆمۆنیستمان دروست کرد ئەم ڕێکخراوەیە لە ناو شارەکانی کوردستانە ڕێکخراوی ڕەوتی کۆمۆنیست پەرەی سەندە بوو لە 1990 کە ڕاپەڕینەکە بوو ئێمە لە دهۆک مقڕی چەکداریمان کردەوە لە عقرە کردمانەوە لە هەولێر کردمانەوە لە سلێمانی کردمانەوە لە ڕانی کردمانەوە لە هەڵەبجە و لە پێنجوینیش کردمانەوە لە کەرکووک تقریبان 3 هەفتە کەمتر لە مانگێک کەرکووک ئازاد کرا بەدەست پێشمەرگە ئێمە بۆ ئەو 3 هەفتەش لەوێ مقڕی هێزی پێشمەرگی ڕەوتمان کردەوە بەرحاڵ لە دوایەتەرەوە بۆ حکومە هجومی هێنایەوە و کۆچۆڕەوەکە دەستی پێکرد و ئاوارەی دەستی پێکرد بە دوای ئاوارەیەەکە کە هاتینەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵی ئێرانە هەبوو کە و کاتە حیزبی کۆمۆنیستی ئێرانیش بوو بەرحاڵ ئەوان بڕیارێکیان هەبوو کە خۆیان تەخفیفکەن بە تایبەتی خەڵکی پیر و پەکەوتەی خۆیان و ژن و مناڵیان نەقلکەن بۆ ئەوروپا بۆ ئەوەی کە یعنی کاراسانی بێگەل لێ قەوما بێەوە ئێمێنێتەوە گەنجە و چەکی پێ و ئەتوانێت بەرگری بکە ئەوان پەیوەندیان لەگەڵ ئێمە گەروتیان ئێوەش وەکو تەنزیمێک وەکو ڕێکخراوەیەکی بەناوی ڕەوتی کۆمۆنیستەوە و سیاسی و کۆمۆنیست و ئێمە وەکو دوو حیزبی کۆمۆنیست یا دوو ڕێکخراوی کۆمۆنیست پەیوەندیمانەوە وتیان پێشنیاریان پێکردنی ئێوە چەند کەسێکتان هەمووتان نا چەند کەسێکتان لە ڕابەراتی بچێتە دەرەوە بۆ حرەکەی ئینتەرناشناڵیش باشترە و بێترەوە بۆ ئێمە وەکو ڕێکخراوەکە بڕیارماننا 3 کەس بچینە دەرەوە کە ئێمە ئەو 3 کەسەمان لە دامەزرێنەرانی ڕێکخراوی ڕەوت بوون یعنی من بووم موئێد ئەحمەد بوو کە ئێستاوی شەر لە لەندەنە و هەر ڕەفیقی سیاسی منیش هێشتا لەگەڵ هاوڕێ عوسمانی حاجی مارفکە و ئێستا لە حیزبێکی ترە بە ناوی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانە ئێمە چوینە دەرەوەی وڵات ئەوە بڕیارەکە بوو بڵێن بەرحاڵ بەڵام لە دوایە کادەگەلێک یەکجار زۆر هاتە دەرەوە ئەوە بڵێن مەسەلەیەکی ترە یعنی چوونە دەرەوەی ئێمە بۆ خارج ئاوا بوو ئەگەر وەختی خۆی تۆ لە ڕۆژهەڵات ژیاوی بە هۆکاری سیاسی بۆیان ئاوارە بوون چۆن بۆ ماڵتان لێ بووە بۆ خۆت لێ بووی بەڵێ یعنی لە دوو مەرحەلەیەکیان لە دوو قۆناغێکیانەوەیە کە لە ساڵی 1974 بۆ 75 ئەو فترەیە کە حکمی ذاتی 7 بۆ 74 بە بنبەست دەگا ئەوە حکومەتی بەعەس هجوومێنێتەوە و هەر ئەو کاتەیە لە 74 کە قەڵازە بردومانە کرێ و یەکێ لە یادەوەرە ناخۆشەکان کە من بیریشم چوو لە بیداتە ئەبووە باسی کەم کە من خۆم شاهیدی ئەوە بووم بەرحەڵ ینی حکومەتی بەعساتەوە قەڵازەی گرت و تا چەند لادەیەکی دەوروبەرەوەوانە و ئێمە چوون بۆ دیوی ئێران ماڵمان لە سەردەش بوو و خەڵک لە ئۆردوگای ڕەبەتا بوو ئەوانەی کە بەرحەڵ مامۆستای ئاینی بوونیان بەشێک لە مەسئولەکانی پارتی ئەو کاتە نامبردن بۆ ئۆردوگاکان لە ماڵیان گرتو لە ناو شارمانەوە ئێمە ماڵمان لە سەردەش بوو بۆ ئەوەی بڵێن لەوانەیە لە هاوینی 74 بوو بێت هەتاوەکو بڵێن بەهاری 75 کە ئاش بەتاڵەکە بواتینەوە بەشێک ساڵێکی لە نهایەتی 82 لەوانەیە کۆتایی پاییز بێیان سەرەتای زستانی 82 بێکەمە لە پێشمەرگایەتی دانیشتین لە هەرێمی جوتیاران من و هاوڕێ عەبدوڵڵا ساڵح چوونەوە بۆ مەکتەب عەسکەری دوو کلاشکۆفمان وەرگرت بوو وتمان ئەمە کلاشکۆفەکانتان و ئێمە ئەو بەرنامەیە کە ئێمە هەمان بوو لە ناو هەرێمی جوتیارانە کە بەرنامەکە ئاوا بوو کە دوای 3 مانگ لە وجودی هەرێمی جوتیاران قادراغا لە بەری ئاسۆس بوو کە نەقل بکرێ بۆ دیوی مەرگە و ئاسۆسیش بکەوێتە دەستی هەرێمی جوتیاران و تەواوی منطقەکە هینی هێزی یەکێتی هەرێمی جوتیاران بێکە لە پشدەرا بێ ئەوان دوای 3 مانگەکەەوە هێزێکیان دروست کرد بۆ مەراغا دوای سەدرەدینی شات ئیتر هێزی پێشمەرگەی هەرێمی جوتیاران نەیەتوانی بچێ بۆ ئەوە ئێمەش کە چوون لەگەڵمان جەلال وتمان ئەمە بۆچی وایە ئێمە و قەول و قەرارەمان هەیە وتی خۆ دەزانی شەڕی ناوخۆیە و ئەگەر ئێمە هێزی پێشمەرگەمان زۆر نەبێ
پارتی و ئەوانە یەنەوە و یەن بۆ منتیقەکە و من پێویستم بە چەکدارە و بە هێزی پێشمەرگەیە تا منەوەم پێوتم ئەگەر ئەم حرەکەی کوردایەتی ئەگەر لەگەڵ فەلاح و زەحمەکێش و خەڵکی ڕەش و ڕوت و چەساوە بێ وتم مێشولەیەکی چەکداریش ناتوانێت بێتە ناو پشت دەرەوە هەمووی لەگەڵ ئەم حرەکەتە شۆڕژ گەڕانەیە بێ بەڵام تۆ ئەگەر لایەک فەلاحیش چەکدارکەیت و لای ئاغا چەکدارکەی بەم بەینایە نەک پارتی هەموو حیزبێکیکە خۆی پیاکە یعنی ئاوا بەرحاڵی تر ئێمە نەگەشتینەوە بێجگە لەوەش ئەوان ترسی ئەوان هەبوو کە ئێمە خۆمان بە سۆشالیست داهێنین بەڵام نەبووین بە کۆمەڵی ڕەنج دەران یا کۆمەڵی مارکسیلینی ئەو کاتە و ئەوان فشاریان بۆ هێنان بەرحاڵ دوایەوەی کە ئێمە دانیشتین وتمان ئەمە چەکەکانتان ملازم عومەر خۆی وتینا ئەو چەکانە هەدیەی ئێمەیە بۆ ئێوە و ئێمە مەفرەزەیەکی حراسەتیشتانەوێ بۆ کوێ ڕۆن بۆەوەی نەکە ئەو نیە مشکلی بینی ئاغا و فەلاحەکان هەبوو ئاغاکان زەفەرتان پێ ببەن و ئەوانە یارمەتیان ناین بەرحاڵ تا لە شوێنی هیندەرچین من 6 مانگ لە بێژوێ بووم ئەو فترەیە یعنی هەتاوەکو لەوانەیە تاوەکو بەهار یا هاوینی 83 لە بێژوما بوومەوە ماڵێکمان گرتە بوو لە نزیک مقڕی کۆمەڵە ئەوەم بیریە ئەو ماڵەیە پیاوێکی پیر و ژنێکی پیری تیا بوو هەردووکیان کۆمەڵە بوون بەیانیان زوو ئەو پیاوە پیرە ئەچوو بۆ مزگەوت نوێژی بەیانیە کرد دوایی ئەچوو بۆ شاخ چیلکەدار و داری کۆوە کردەوەی و بە پێشمەرگەکانی کۆمەڵە هینیان نەبێ سەرمایان نەبێ ئێمەش هیچ فەقیر و هەژار بوون هیچ چینێکی ئەومان نەبوو جارجاری کۆمەڵە یارمەتیە داین ئەشچوونە مزگەوت بۆی خۆمان گەرمکەنەوە لە بەرەوەی پارەمان نەبوو دار بکڕین و سۆ بەداگی سێنین لە مزگەوتیش تاریک بوو ئەوە وەکوون نوکتەی گەرمەوە ئەم وەبزانام ناوی مامبرایم بووە حاجی برایم بوو ئەو پیاوە پیری کە ئێمە ژوورێکمان لە ماڵەکە بەکرێ گرتە بوو خۆشی هەر کۆمەڵە بوو دەمانەوە علاقی بە حیزبایەتی شتەوە نەبوو بەڵام بە دڵی جان دیفاعی لە کۆمەڵە کرد علاقی بەوە نەبووە ئەمە شوێعێتەوە مارکسێتەوە ئەو شتانە لەوێ لە پشتی سۆبەکەەوە خەوتە بوو کە تاریک بوو لەم لاشەوە دوانسیانێکی لێبوو مەفرزەیەکی کۆمەڵە هاتە ناو مزگەوتەکەەوە پێشمەرگی کچیان لەگەڵا بوو ئەمانەی تر وتیان ئەمە چۆن خوا بەردارەوە خوا هەڵەگرێت و ژن بێتە ناو مزگەوتەوە و بە چەکدار و بەمهینانە ئەوانە من برایمیش گوێلەوە بوو هەر ئاوا هەڵسا و وتی حەوا بزانم سۆبەکەمان بێ سەلکێکی کەیتیاوم بۆی تۆزە گەرم بیاوانە ئەو پیاوانەی تریش زانیان کە ئەو لێرە ئەوتیان نەبا بەخۆوانی کوڕەکانی کۆمەڵ و کچەکانی هەموو ئینسانی بەڕێزن و هەموو هین و ئیتر خەوتەوەمان برایم جا ئێوارە کە هاتینەوە وتی چاک حەپەم لێ بڕنێنی بە ئیسلاحی خۆماڵی وتی ئاوا بێدەنگیانەکەم چۆن دژی کۆمەڵە قساکەن جاوە سڕاعێکی ئیجتیماعی بوو لە بینی حیزبی دیموکرات و کۆمەڵای ئەو کاتە بە واقعی کۆمەڵە خەڵکی لەگەڵ بوو خەڵکی ڕەشوڕوت و فەلاحی لادەی لەگەڵ بوو جایمە ئەمانوی زیەکەتی نیشتمانیش ئاوا بێ وەکو کۆمەڵە بێ خەڵکەکە لەگەڵی بێ ئێمە بە ترس و لەرزەوە ئەچوون بۆ بێتوش کە حیزبی دیموکرات لەوێت لە بێتوش سەیترەیە بوو بۆ بێتوش حەمامی عمومی لێبوو ئێمە بووە مەسەلەن بە دووسێ هەفتە جارێ بچین حەمامی عمومی بکەن لەوێ حیزبی دیموکرات نەدەزانی چۆن بە سەلامەتی یەک لە دەستی ئەو نەجاتە دەبێ ئاوا بەڵام لە لای بێژوێ کە کۆمەڵی لێبوو خەڵکی عسکەر فیرارەوە شتانە ڕێزیانەگیرە و هیچ حەقیان نەبووە سەرەوەنجا من ئەو دوو مەرحەلەیە بڵێن لە کوردستانی ئێران بووم لەو فترە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا باس لە جەنابەت دەکات لە تیپی 63 جوتیاران لەو کاتەدا دامەزرێنەر بووی ئەگەر بتانی بۆمانی باس بکەی بەڵێ ئیتر من پێشتر ئاماژەم بەوەدا کە ئێمە خۆی بڵێنەوەی خوێندەواری قەڵاتزێ لە سەتا توانی بڵێ 95شی کوڕی فەلاحەکانی لادێ بوون کە خانەوادەی فەلاحەکانی لادێ هاتوون و لە ناو شارە گەورە نیشتە جێبوون و ئیتریا دوکانناریان کردویان بە بازرگانیەوە مەشغوڵ بوونیان لە وەزیفەیەکە دامەزراون و ئەوانە بوون یعنی لەبەرەوە ڕۆشنبیری قەڵازێ لە سەتانەوەتی هەر لەگەڵ فەلاحەکانی بڵێن دەوروبەری شارەکە بووە و بڵێن بە دژی زوڵم و زۆر و هینی ئاغاکان بووە ئەوە بڵێن تاریخیان یان لە ڕووی مێژوویەوە ئەو پەیوەندیە لە بینی ڕۆشنبیرانی قەڵازێ و حەرەکەی بزوتنەوەی جوتیاریە ئاوایە لەبەرەوەی کە هەر لە یەک خانەوادە و لە یەک هینن لە یەک توێژی کۆمەڵایەتین یا لە یەک چینی کۆمەڵایەتین ئەمە بڵێن ئێمە شەروا بوونیێنی اینجا بڵێن ئێمە کە هینیش بوون لەو کاتەشە
زوڵمی نەتەوایەتی هەبوو ئێمە ئەمانویست حرەکەتێ دروستکەین کە هەم زوڵمی نەتەوایەتەکە بەرپەرچباتەوە هەم بەرپەرچی ئەم زوڵمە چینایەتەش باتەوە یعنی لێک کاتە هەردووکی بێت یعنی بڵێن ئەو کاتە ئێمە بڵێن معجیب بووین یا ئەو تیۆریانەمان بەدڵ بوو کە هینی ماوتسی تۆنگ بوو کەویش بە حرەکەی فەلاحی وڵاتی چینی ڕزگار کردبوو لە ئیستیعمار و بەرحاڵ ئێستا سین بۆتە یان چین بۆتە وڵاتێکی هەرە پێشکەوتوی اقتصادی و ئەمانە لە دنیاە ئێمە ژەمان نویست ئەم هینە بێ ئیتر پەیوەندیم هینەکە ئەم حرەکە فەلاحی کەوتم لە دوای 76 و 77ەوە زیندوو بۆەوە کە زیندوو بۆەوە من بیرمیە ماڵی باوکی من لە هەر لادەیە و نەفرێکیان ئەنار وەکو نوێنەر ئەهاتن لە ماڵی ئێمەوە کە بڵێن باوکشم سەرپەرشتیە کردن کۆبوونەوە و بەرنمەکان بڵێن دانابەوەی کە چی بکەن چۆن بەرەوڕووی بڵێن ئاغاکان بنەوە کام لە ناوخۆیان چەکدارن و هەم لە دەرەوەش چەکدارن لای یەکێتی نیشتیمانی و هەم لە ناو حکومەتیشا هینیان هەیە لە مەجلیسی وەتانی و تەشریعیە دوو ئەندام پەرلەمانیان هەیە کە ئەو کاتە مەجلیسی تەشریع و تەنفیزیان پێوت ئەمان بڕیاریان نا هێزی پێشمەرگە بنێرنە دەرەوە بۆ لای حیزبی سۆشیالیست نەک بۆ لای یەکێتی لە بەرەوەی ئاغاکانی لێیە و بڕیاریشیان ناوەکو ئاغاکان کە لە ناوخۆیان چەکدارن ئەمانیش مەفرەزەی چەکداری بکەنەوە بۆی حیمایەت لە خۆیان بکەن لە ئۆردوگاکانە لە بەرەوەی ئاغاکانە هاتن تەعویزی مڵکانەکانیان لێ ئێساندن یان ویستی سێ کۆمانیەکەن لە هەمان کاتی شاوتیان بڕیاریشیان ناکە ئێمەش نوێنە نەنێرین بۆ مەجلیسی تەنفیزی و تەشریعی هەم بە قانونی لای حکومەت هەم بە چەکداری لە پاڵ حکومەتە هەم بە چەکداریش لە پاڵ هێزی پێشمەرگایە ئەیتر بەڵام لە ناوی یەکێتیانە ئێمەش بە دژی ئاغاکان اینجا یعنی ئەمە تەفسیر ناکرێ بەوەی کە ئەمەی کە چەکی هەڵگرتووە ئەمە جاشە یعنی بەواقعی ئەمە خەباتێکی چینایەتی بووە هەم ئاغاکە خەباتێکی چینایەتی کردووە بە دژی فەلاحەکە هەم فەلاحەکە خەباتێکی چینایەتی کردووە بە دژی ئاغاکە بەڵام هەم پشتیان بەستووە بە هێزی پێشمەرگە هەم پشتیان بەستووە بە حکومەتیش زوڵمی نەتەوایەتەکەی ئیجرا کردووە ئێمە لێکۆڵینەوەیەکمان نووسی وەکو ڕێکخراوی بروس کەوتەمە و چوار نەفەرەمان ڕێکخراوەکەمان دروستکرد بەتە بڵێن خەڵکی کەش زۆر پێویست بوو ڕێکخراوێک بوو کە لە ناو حرەکەی فەلاحیشە دەوری هەبوو ئەو ئێمە بەو نەتیجە گەیشتین کە ئەو ڕێگەی کە حرەکەی فەلاحی لە ناو شارە گرتوویەتە بەر ئەمە ڕێگەیەکی ڕاستڕەوانەیە و ڕێگەیەکی نادروستە کە تۆ هەم چەک هەڵگری هەم چیتە ناو هینەوە بچیتە ناو مەجلیسی تەنفیزی و تەشریعیەوە و ئێمە ئەمانەوێ بچینە ناو یەکێتی و لە ناو یەکێتی ئێمە هەوڵ بین بە دیالۆگ و بە تێگەیشتن لەگەڵ یەکێتیە ئاغاکان وەلا بخەین و هیچ نەبێت لە منتیقەکە دووریان کەینەوە نیوەکەوەی کە ئیتفاقمان کرد قادراغان نەقڵ بکرێ بۆ دی و مەرگە و لەوێشەوە دوایی بۆ ئەولاترەوە و نەقلیان بکەم بۆ لای قەراقوەمانە و منتیقەکە بکەوێتە دەست فەلاحەکانەوە یعنی ئەمە بەرنامەکە بوو ئاوا ئێمە چوینە دەرەوە بۆ هینەکە بەڵامی تر بڵێن لەوێ ئەوان بم بەرنمەیە ڕازی نەبوون بەرحەڵ لەو هینە نەبوون جا ئێمە بڵێن لەوێ لە ناو ئەم هێزی پێشمەرگا کە ئێمەش تووشینە دەرەوە نەوشیرا مستەفا پێشنیاری ئەوەی کردکەوتی مادەم تۆ کوڕی مەلای قەڵازەیت تۆ ببە بە ئامیر هەرێم ئەو کاتە هەرێم بوو پێشەوە ببێبەتیب منی ژوتم نا ئێمە بڕیارمان ناوە سێ کرد کە لە حیزبی سۆشیالیست جا بوونەتەوە پەیوەست بوون بە یەکێتیەوە بەڕێز مەولوتێرەوەی و یادی بەخێر مام مختار و مام جوتیار ینی لەگەڵ محەممەد ڕازانی بۆ وابزانم بەڵێ لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا ساڵح خاڵە عەبدەوە لەگەڵ من وتمان قیادەیەکی جەماعی 5 نەفەری دروست دەکەین و ئیدارەی هەرێمەکە بەوە دەکەین ئێمە باوەڕمان بە قیادەی فەردینی ئاوە وتیان باشە کەیف خۆتان ناوەکەینە بێتە نەوشیرا مستەفا وتی ئاخرەوان فەلاحەکان 3 نەفەرن ئەگەر بڕیارێ بێ و ئەدۆڕێن ئیتر ئێمە ژوتمان ئێمە بۆ قەزەیە بۆ پشتیوانی فەلاحەکان هاتوین لەبەرەوە مەسەلەی بردنەوە و دۆڕان لە ئارانیە اینجا ئەو حرەکەی فەلاحی کە ئێمە چوونە ناویەوە و بوون بە پێشمەرگی ئێمە ئاوا بوو و تەمەنێکی کورت لە ناو هێزی پێشمەرگا بووین و تەبان دوایەوە دیعایەکی زۆر بۆ ئێمە کرا کە ئێمە حیزبێکی کەین
وەچوین لە ناو یەکێتیەوە ئەمانەوە ببین بە قوتون جابینەوە بەس خۆی بە واقعی وان نەبوو بڵێن ئێمە ڕەفیق و برادەرمان هەبووە لە بەغا کە تەلەبەی جامیعە بووین بەیەکەوە یا لە سلێمانیا کە لە ناوەندیە من لەگەڵم خوێندون ئەوانە لە ئەحزابی ترابوون ئەوانە کە بوون بە عسکەرفیلار هاتوونەتە هەرێمی جوتیاران ئەوە بۆتە هۆی ئەوەی کە شک بکرێتە سەر ئێمە بە تایبەتی مەسەلەن دکتۆری خستەخانەی قەڵازێ هاتە دەرەوە و خستەخانەیەکی باشمان کردەوە لە قەڵازێ لە باوزێ و لە قەڵازێەوە حەچی دا و دەرمانی خستەخانەی قەڵازێ بوو چکە دکتۆرەکە خۆی هات بوەردەرەوە هەمووی ئەمان ناسین و بە باری ئێستر دا و دەرمان و ئەو شتانە هات خەڵکی لادیەکانی کوردستانی ئێران هەر هەمووی هاتن بۆ خستەخانەکەم بۆ دا و دەرمان جا یەکێتی ئێود ئەمە لەوانەیە حیزبێکی عراقی لە داخیلە هەبێناوە چۆن ئێمە لە سەرکرداتی ناتوانین خستەخانێکی وامان هەبێت چۆن ئەم هێزەیە ئەم خستەخانە گەورەی هەیە ئەنجا دوای ئەوەش ئەو عسکەرفیلارانەی کە ڕایان کردبوو هێزی پێشمەرگە چ پارتی بووە چ سۆشیالیست بووە چ یەکێتی بووە خەڵکی فیرارکە نەبووایەتە پێشمەرگە بێ حرمەتیان پێکرد یان و خەڵکی بەزیون خەڵکی ترسنۆکن جەبانن ناوێرن ببن بە پێشمەرگە و گیانی خۆیان بەخش ناکەن بۆ کوردستانوانە یەکێتی بەتابەتی کۆمەڵە ئەمانەیان حسابە کرد کەوەڵە ئەمە هەمووی تەنزیماتی حیزبی ئەو حیزبەیە کە نەوێ ئەم هەرێمی جوتیارانە جیاکەنەوە ئەوە ئەسڵەن واژ نەبووە ئێمە ئەو کاتە هیچ حیزبێکی کە نەبوون جگەلەوەی ئەم ڕێکخراوە بووین ئەم ڕێکخراوەش هێنێکمان یعنی ئەفکاری قومی هەبوو هێنێکشمان ئەفکاری چەپ و سۆشیالیستی هەبوو بەڵام مشکلە نەبوو لەسەر ئەو دوو خاڵە متتەفیق بووین کە بە ئیسنان لەسەر حەڕەکەی فەلاحی پشدەر خەباتی نەتەواتیش بەڕێوە بین ئەو دوو نقطەیە ئەمەی کۆ کردبەوە ئیترەوە بۆ و هاوڕیانی تر مامەستا محەممەد سوڵتان و دواتر کاکەمین و ئەوانە هەمویان مامەستا سعیدوانە بوون بە کۆمەڵی ڕەنجدەران ئێمەش هاتینە دەرەوە چون لە بێژوێ دانیشتین شەژمانیەک چوونەوە ناوشار ئەنجا پەیوەست بوون بەو تەنزیماتانی کە ڕەفیقەکانمان قەدیم لە بەغا و لە سلێمانیا هاوتەلەبە بووین هاوڕەفیق بووین ئەمان ناسین ئیتر ئێمەش پەیوەست بوون بەو ڕێکخراوانەوە من بووم بە کارگەران لە دوایشە بوون بەو ڕێکخراوەی کەوتم لە 85 جار ڕێکخراوی ڕەوتی کۆمەنیست کەمیش یەکێ بووم لە دامەزرانی دامان مەزراند و هێزی پێشمەرگەشمان هەبوو لە کوردستانە دەستەکان خۆش بە مامۆستاگیان ئێمە هیچ پرسیارێکمان نەماوە ئەگەر ئامادە بووان پرسیارێکیان هەبێ لە بەڕێزت بفەرمون فەرمان عەزیزم کوڕی حەزیزی قەسابم بەیانی 11 ئازار دەوری چ بوو بۆ چالاکی ئەدەبیەکانیان ئایا بژانەوەی بینی ئەو 5 ساڵی کەدا لە 1970 بۆ 1975 ئەنی ئەو ژینگەشی ڕەخسان قەڵازەیە بە تایبەتی گەنجان دەوریان چۆن بوو سەوبارە ئەدەبیەکە ئایا بزوتنەوەیەک یان ڕێکخراوێک یا شتێکی وا هەبوو لە شارەکە کە ئێوە سەرقاڵە وەکو ئەماژەم پێدا و کاتە یعنی هاوڕای پەرەسەندنێکی ئابووری زۆر کە بودجەیەکی زۆر ئەو کاتە ژەهات بۆ کوردستان یعنی ئاوەدانێکی زۆر ڕوویە و مەدەنیەت و حەزارەت و شارستانی وکوتم مەسەلەن مەمنوع کرا کە لە ناوشارە مانگا هەبێت یعنی بڵێن ئاوا ئیتر خەدەماتی ناوشار و ئەمانە هین بوو لەگەڵشیا بواری ئەدەبی ئەوانە لەسەر تاسەری کوردستانە پەرەیسەند یعنی بڵێن یەکێتی هەمووی سندیکا و یەکێتیەک دروست بوو هەتا لەوانە یەکێتی زانایانی ئاینی دروست بوو کە باوکم مەسەلەن بڵێن لە قەڵازێ نازانم لقی چەند بوو بارحاڵ باوکم بەرپرسی لقی مامەستانی زانی ئاینی بوو یعنی یەکێتی خوێندکارانی ئاینی هەبوو یعنی یەکێتی فەقەیەکان هەبوو ئەو کاتە یەکێتی نووسەران و ئەدیبانی کورد هەبوو کە زۆر پەرەیسەند دەبوو ئەنواعی گۆڤار و ڕۆژنامە ئەو کاتە دەرەچوو بەشێک لە ئەدەبیاتی هاوچەرخی کوردی ئەو کاتە بە ناوی ئەدەبیاتی ڕوانگەوە بەد ئەدەبیاتی ڕوانگە بیانی هین بوو ئەوەیە کە شعری تازە و هاوچەرخ و ئەمانە هاتە ئاراوە لە بینی 70 بۆ 75 ئەوانە تا ئەڵبەتە لە دوای 75 شار بەردەوامی هەبووە تا هەشتاکانیش ئەدەبی ڕوانگەی پیاڵێن ئەمە بڵێن شتێکی معروفە ئەو کاتانە مەسەلەن شێرکۆ بێ کەس و ئەوانە دەوریان زۆر تیابی ئەوەی کە من ئاماژەم پێ حیزبی شوعی خۆی ئەوە لێنی هەر لە ناو
بارگای حیزبی خۆیانە ژووریان تەرخان کردبوو بۆ ئەدەب و هونەر وەکوتم مەسەلەن مامۆستا جەزای عەلێمین مامۆستا کەمال میراودەلی کە مامۆستای زمانی ئینگلیزی بوو ئەو ڕەفیق سابیر کە ئەو شاعیر بوو ئێستاش لە ژیان ماوە لە ستۆکۆڵما یادەوریەکانی خۆشی نووسیوەتەوە ئەو لە کتێبەکە بەرحاڵ سەرگوزەشتەی زۆری گێڕاوەتەوە باسی تاریخی منطقەی پشدەرەکانی بە تایبەتی ساڵانی 60ەکان و 70ەکانەوەمانی هەموو تایە یعنی ئەوانە هەڵسەنگاندنیان بۆ ئێمە کرد کە ئێمە نەوەیەکی تازە بووین ڕوومان هێنابوو بۆ شێعر و بۆ چیرۆک و بۆ ئەدەب هەڵسەنگاندنیان بۆ کردین هەڵسەنگاندیان بۆ کردین و بەرحاڵ ئەوانیش خوان یعنی یارمەتیان شتیان بۆ شەرەحەکردین لە بواری ئەوە و کتێبخانی لێبوو ڕۆژنامە کوردیەکانە هاتن مەسەلەن بیری نوێژە هاتینی حیزبی شوعی بوو وەکو جەریدا هاوکاری هات هینی مجلەیەکە بوو بە ناوی بەیان ئەو شەر کوردی بوو یعنی ئەو دوانە لە بەغا دەرەچوون هاوکاری و بەیان هینی بیری نوێی حیزبی شوعی بوو اتفاقاً بێزگە لە کتێب و لە کتێبخانەکان ئەو کاتانە ئەمە سەرچاوەی ڕۆشنبیری ئێمە بوو ئەو جەریدانە ئەو کاتانە لەوانە شەهیدتر هەبوو بێ جەریدە و یا گۆڤار بەڵام لە یادی من نەمابێ تەمەنی گەنجاتی باری وەرزش قەڵاوە چۆن بووە من بیرمیە تیپی تۆپتۆپیان هەبوو هەروەکو هینێکی خۆشیش یادەوەرێکی خۆش تیپی وەرزشی ڕانیە هی تۆپی پێ هاتن بۆ قەڵاتزێ ئەجا جارێکیان من بیرمیە تیپی ڕانیە بردیەوە تیپی قەڵازێ دۆڕانی ئیتر بۆ ئێمەش زۆر ناخۆش بۆونێ هەمووی گەنجی عمری 14 ساڵی وانە بووین ئیتر ئەو تیپەی هینی ڕانیە بە سواری ئەو کاتە جێپە بوو یعنی ساری هینی بچووک نەبوو بە سواری جێپسرێشنێ کاتە بوون ئیتر ئێمەی مناڵ و ئەوانەش هەموو بە هێلکە و بە تەماتەوە بە دوایان کەوتین لەسەری بازاڕیەوە تا لای قەڵاتێ 1001 هێلکە و تەماتەمان تێگرتون ئەوە چه فەقیرانەوانە بردویانەتەوە ئەمە ئەو من خۆم لە ناو تیپێکا بووم نەزانم تیپی قەندیلی ناو بوو تیپی چی ناو بوو شتێکی ئاوا بوو بەرحەڵ یادی بەخێر حەمە ڕەوف هەبوو هەر لە گەڕێکی خانەقا کەماڵی ئێمەش لەوێ بوو ئەو بەرپرسی بوو ئەوانە لە ئێمە بە تەمەنتر بوون ئێمەش مناڵ بووین وەکو احتیاط دایانەنین لە هیچ یاریەکە بەشداریان پێ ناکردین ئێمە کۆمەڵێک بووین ئێمەش لە ڕقانە وتمان وڵای ئێمە ئینشقاقەکەین جا بووینەوە لەیان نی وتمانێکن بە تیپی ئاسۆز نازان بە تیپی ناویش کەمان بۆ دۆزیەوە بەرحاڵ ئیتر دوایی وتیان باشە مادام وایە بێمە لێکی دەرکەین بزانین کێ یەکەمە بێ ئیتر ڕۆژێک چوون لە بەری سەرکەپکانی پیاڵێن لەوێ تۆپتۆپیانمان کرد ئەوانە لەو تۆپتەپێناوان 6 گۆڵیان تێکردین ئێمە 4 گۆڵمان تێکردن جابارانی ژەباری قوڕ و چەپاو بوو ینی هەچی گیانیشمان هەبوو بوو بە قوڕ دوای هاتینەوە سەر چەمەکەی قەڵازێ چەمە ئێستاوە بزان مشکیش بووە لەوێ هەر هەموو گیانمان خۆمان قوڕ و لیتاوەکەمان لێکردەوە اونجا هاتینەوە ئەوە ئەگانی نەورۆز یعنی کەمتر بیری ئەوەمیە بەڵام بیرمیە کە شانۆ ئەگیرە لە قەڵازێ بیرمیە شانۆم بیریە کە شانۆ بەڕێوە بەڵام هینی نەورۆز ناتەوە خەیاڵە من حتمما کراوە بەڵام لە دەوەری منانیە ئەوانە ئەوە بیرشمیە زستانە کە بە فەرەڤاری بۆ خلیسکێنە چوون لە گوردی حەسنیان لە بەری سەرکەپکانی پیاڵێن خلیسکێنەمانە کرد ئەو کاتە بەسەلەن کارتۆن بوو یان تەشتێکی گەورە بوو چوونە سەری ویتر بە خلیسکێنە هاتینە خوارەوە ئەو کاتە شەڕی گەڕێکی شەبووە کە مناڵ بووین ئیتر هەمووی سەنگەری لێگە گرت و ینی هینە بوو ئیتر بڵێن ئەمە هینێکی یادەوەری ئەو کاتانەیە کە ژیان لەو کاتانە ئاوا بووە ئێستا حتمما مناڵی ئێستا ئەو تەجروبانە و ئەزمونەی نییە دەست و چاوت خۆش بە مامۆستا گیان کاتمان نەما بەڵێ سوپاس من ئاخرین شت دەگەرەوە بڵێم وەکو کۆتایی جاریشکەوە سوپاس بۆ ماڵی کەلەپور و ڕۆشنبیری قەڵاتزێ یعنی تاریخی پشدەر تاریخێکی دوولانەیە تێکەڵاوە تاریخێکە لە خەباتی چینایەتی و لە خەباتی نەتەوایەتی بەڵام ئەوەی کە من ئەبینم بە زۆری زیاتر ئیحتیمام بە خەباتە نەتەوایەتەکە درێ ئەم لایتر کەمتر باسی لێوەکرێنەبێ بەڵام شتێکی واقعیەوە هەردووکیشی تێک ئاڵاوە تێگاڵاوە پێویستە بارحاڵ خەڵکی ڕۆشنبیر و هین هەردوو تاریخەکە هەردوو ئەو مێژووە بەیەکەوە ئیمکە تیشکی بخاتە سەر بەڵێ دەست و چاوت خۆش بماندومان کردی مامۆستا گیان لە کۆتاییدا ڕێسلێنانی کتایبەتمان بۆ ئامادە کردووی سپاس دەکەم سپاس
سپاس دەکەم سەلامی زۆر بەخێر بێت. دەستتان خۆش بێت.